سەڵاوتان لێبێت لەگەڵمان بن بۆ پێشکەشکردنی هەواڵەکان و لە سەرەتاشدا سەردێڕ. وادەی نوێی هەڵبژاردننی پارلەمانی کوردستان ئاشکراکرا. سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی قوتابیان دەکات. کۆریای باکوور موشکێکی نوێی دوورمەودای تاقی کردەوە. دووبارە سڵاو. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند پرۆسەی دانانی سیستەمی کارەبای وزەی خۆر بەردەوامە و ئێستا لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ترافیک لایتەکان ئەو سیستەمە دادەنرێت. دوای ڕاگەیاندنی ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی نۆیەمی بنەڕەتی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران، یەکەم و دووەمەکانی سەرئیدارەی سۆران لە سەر ئاستی هەرێمی کوردستان پلەی سێم و چوارەمیان بەدەستهێنەوە. سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی قوتابیان دەکات و لە پەیامەکەیدا دەڵێت بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران و بەڕێوەبەرانی پەروەردە و سەرپەرشتیاران و مامۆستایان و تەواوی فەرمانبەران با بۆنەیەم سەرکەوتنەی قوتابیانی پۆلی نۆیەمی بنەڕەتی بۆ ساڵی خوێندنی 2023-2024 بەدەستهاتووە. لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران گەرمترین پیرۆزبایی ئاراستەی تەواوی ستافی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران و گشت قوتابیانی دەرچووی پۆلی نۆیان بە تایبەت دەیەکەمەکانی سەرئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران و هەروەها قوتابی ئانیا شوان عوسمان و سیما عەبدولوەهاب مەحموود کەوا توانیویانە پلەی سێم و چوارەم لە سەرئاستی هەرێمی کوردستان بەدەستبێنن. هەروەها دەڵێت بەپێستی دەزانم بۆ ئەم سەرکەوتنە مەزنە پیرۆزبایی و دەستخۆشی خۆم ئاراستەی مامۆستایان و دەستەی کارگەڕی قوتابخانەکان و دایک و باوک و کەسوکاری قوتابیانی خۆشەویست بکەم. هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ دەخوازم لە گەشت قۆناغەکانی داهاتوودا. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان هۆشداری بە هاوڵاتیان دەدات دەربارەی دەرمان و ناسینەوەی دەرمانی یاسایی. وەزارەتی تەندروستی لە ڕاگەیاندراوێکدا زانیاری لەبارەی دەرمانی یاسایی و نایاسایی دەخاتە ڕوو. دەڵێت ستیکەری نوێ بەڕێوەبەراتی کۆنتڕۆلی جۆری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ناوی KMCA دەرمان ناوی کۆمپانیای هاوردەکار ژمارەی باج ژمارەی داواکردن و نرخی دەرمانەکەی تێدایە. ڕوونی کردەوە بۆ ڕێگریکردن لە ساختەکاری لە لای ڕاستی ستیکەرە نوێیەکە موگناتیزێکەیە کە جۆرێکی تایبەتی مەڕەکەبی تێدایە و ساختە ناکرێت. لە کاتی نزیک خستنەوەی موگناتیزی تایبەت کە دەرمانخانەکان هەیتیان ڕەنگی سەوز بۆ دەگۆڕێت. زیاترشی کراوەتەوە لە لای چەپی ستیکەرەکە بارکۆدێک هەیە لە کاتی سکانکردن بە ئاپی QR کۆد سکانەر یاخود ئامێری مۆبایل یاخود بە کامێرای مۆبایل کۆمەڵێک زانیاری بە سێ زمانی کوردی و ئینگلیزی و عەرەبی لەسەر ناو نرخ وڵاتی سەرچاوە باری بەرهەم دەخاتە ڕوو. سەرۆکی ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق وادەی نوێی بەڕێوەچوونی خولی شەشەمی پارلەمانی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. دکتۆر عادل باخەوان سەرۆکی ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق لە پۆستێکی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕایگەیاند جۆرێک لە ڕێکەوتن لە ئارادایە بۆ ئەوەی 15 مانگی نۆ هەڵبژاردننی پارلەمانی هەرێمی کوردستان بکرێت. با مەرجێک ڕووداوێک نێتە پێشەوە کۆی پرۆسەکە تێک بدات. سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی 10/6/2024 بۆ بەڕێوەچوونی خولی شەشەمی پارلەمانی کوردستانی دەستنیشان کردووە. بەڵام پارتی دیموکراتی کوردستان و پێکهاتەکان بڕیاریان داوە بەهۆی بڕیاری دادگای فیدرالی بۆ هەڵۆشاندنەوەی 11 کورسیەکەی کۆتایی پارلەمانی کوردستان و دەستوەردانی دەرەکی و ئامادەکردنی دیزانی پێشوەختە بۆ هەڵبژاردنەکە بەشداری پرۆسەکە نەکەن. ڕۆژی 22/2/2024 دادگای باڵای فیدرالی عێراق 11 کورسی کۆتای پێکهاتەکانی لە پارلەمانی کوردستان هەڵۆشاندەوە بە نادەستوری ناساندن. 11 کورسیەکە بەم شێوەیە بەسەر پێکهاتەکان دابەشکرابوون. 5 کورسی کریستیان، 5 کورسی بۆ کۆتای تورکمان و 1 کورسیش بۆ کۆتای ئەرمەن. ڕۆژی یەکشەممە 6/5 مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بریکارەکەیەوە پارێزەر ئەیاد کاکەی سکاڵایەکی لە دژی سەرۆکی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکانی عێراق لە دادگای فیدرالی تۆمار کرد.
سکاڵاکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پەیوەندی بە دوو خاڵەوە هەیە. ڕێکارەکانی دابەشکردنی 100 کورسی پارلەمانی کوردستان بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان و هەڵوەشاندنەوەی 11 کورسەکەی پێکاتەکان لە پارلەمانی کوردستان سەرۆکوەزیران داوای کردووە دادگاکە ئەو دابەشکاریە بە نادەستوری بزانێت. ئەمڕۆ شەمە ئاژانسی هەواڵی کۆریا بڵاوی کردەوە کە کیم جۆنگ ئۆن سەرۆکی کۆریای باکوور بە سەرپەرشتی تاقیکردنەوەی موشەکێکی نوێی بالیستی دوورمەودای کرد. ئاماژە بۆش کراوە کە سەرۆکی کۆریای باکوور کارگەی دروستکردنی چەکی وڵاتەکەشی بەسەر کردەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێکی شەڕ و کار بۆ پەرەپێدانی چەکی ئەتۆمی کراوە. سەرۆکی کۆریای باکوور ڕایگەیاند ئەو کارەی کە دەیکەین ترس لای دوژمن دروست دەکات لە سەردۆخی شەڕی ئەتۆمی کۆریای باکوور. هەواڵەکانمان پێشکەشکردن کاتێکی شاد بۆ هەموو لایەکتان.